لا لا عقد ترى عاوز تحبي ترى زين كبار بوي بين مو دارات والله أنا بدي كاكا استبى أقول شو هذه المسألة ده جوادي اللي نوا حتى قالت الدكتور يعني ليش اللي بدني عزيه واه تشد درجة اسمعني ده أيوة بس قلوان ليري هنا باش يلا ئێمە وا بۆ تقریبان چەندین ساڵەتی پەیوەندیەکی زۆر تۆند و تۆڵ لە بینی ئێمە و برادەرانی و خزمانی ڕۆژهەڵات دروست بووە بۆ چەندین ساڵە ئەوان بە زستانانەوە جارێک دوو جار دێن بۆ لای ئێمە کە ئەمەش دەچینە لای ئێوان پەیوەندیەکی وامان لە بینی دروست بووە وا پەیوەندیەکە بوویتە پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر بە قووەت لەما بینماندا کە ئەوانیش دێنە ئێرانە شەوانە پێکەوە خڕ دەبینەوە بەو جۆلابێنە کە گەمەیەکی فۆلکلۆری قەدیمە پێکەوە ئەو شەوانە لێرانە بەسەر ئەبین ئەمەش کە ئەچینەوێن دەرێ ئەوان پێشوازیەکی گەرم لەمە ئەکەن ئەوان دەگەڵ برادەران و خزمانی ڕۆژهەڵات دەگەڵ چەندین گوند ئێمە پەیوەندیەکی تند و تۆڵمان لەمابینی دروست بووە تقریبن بەهۆی هەم سەر و سەردان و بەهۆی ئەم جۆلابێنەوە ئێمە کە ئەچینە گوندەکانی وان پێشوازیمان لێ ئەەکەن ئەوانیش کە دێنە ئێرانە و شەوی خۆش پێکەوە خڕ ئەبینەوە و هەم جۆلابازەکانی ئێرە و هەم جۆلەبازەکانی ڕۆژهەڵات پێکەوە جۆلابێنەی ئەەکەین و شەوەشی خۆش بەسەر ئەبین جۆرابێنە بەخۆی پێکاتیا گەمەکی قەدیمی فۆلکلۆریە کە لە منتیقەی مەکرایە لە دە گۆری پێک دێتن گۆریەکان دەبی گۆری بند بن نابی گۆری دیکانە فۆی گۆری دیکەبی گۆری بند بیتن لە دە گۆری پێک دێتن لە قەدیمەوە ئەمە بە فیشک ئەگەڕین بەڵام لە دوای ئێستا لە هەمووی بوویتە مۆدی مازی بە مازی ئەگەڕین بەخۆی دەتوانی بە چوار کەس دوو لەوبەر دوو لەوبەر بەڵام ئەشتوانی سێ کەسیش بی چار لەوبەری چار لەوبەری پێکەوەدا ئەنیشن لەسەر گۆریەکان کە ئەوەی جادەی باو ئەیگەڕێت و لە 150 گۆریش دەرەچی ئەوەی 150 کرد ئەوە دەرچ و براوە ئەبیتن لەو گەمەیدا لە بەخۆی ئەو گەما لە هەموو کاتەشی بە زستانە نەکرێتن بە زستانان لەبەر ئەوەی تقریبن خەڵکەکە بێ ئیشە شەوی زستانی شەوەکی دوور و درێژە لەبەر ئەوەی شەوانە کە لە ماڵەکان لە جێگایەکان قەدیم لە دیوەخانەکان خڕ ئەبوونەوە جۆلابێنەیان ئەکرد نوبر شمك كمان كاكاو بينزل لا لا عقد ترى عاوز تحبي ترى زين كبار بوي بين مو سەی بنووسە کاکە سيدنا بابا سيدنا لەوانەیە 35 ساڵە لە هەفتەیەکان چاومە گوێران لەگەڵیان نابووم موال 50 شەمەش پێم گوتی ئەمن لە ناو جۆرابێنی بوومە 35 ساڵە بێم جۆرابێنێکم بەس لە بیریم ناستەوە ئەو باشە ئێستاس پێ بڵێن جۆرابێنە مەڕاقم حەد جێشی بن ئەمن ئامادەم خۆ بگەین بێ بۆزانی بنین بەو شاخەی وەنایەتی نێرە جێش خۆشە ماشەڵڵا فۆلکلۆریە و ئینشەڵڵا گۆ سەرکەوتوو دەبن زۆر بەخێر بێن سەر چاوان مامۆستا أنا السيارة كاكاي بقول دكتور يتشاكتي Thank you.